بەسپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە زۆر بەخێر بێن. بەیانی باش زۆر بوورە زۆر تاخیرم کردی بەڵام ئیتر هەواڵەکان و گەرمی بابەتەکان وا کات هەندێک جار بۆی کە بینەرانمان زانیاری زیاتریان هەبێ. باسی بنکە ئەتۆمیەکەم کرد تەمان لە ئێرانە دوو بنکەی گەورە هەیە، یەکێک لەوانە فۆردۆ، یەکێک لەوانە نەتەنزە. ئێمە باسی بەڵێن فۆردۆمان کرد ئەمڕۆ ئەگەر هێرشەکان چڕ ببنەوە و ئەم بنکەیە بکرێتە ئامانج، زیانی گەورەی بۆ بنکەکە و بۆ دەوروبەرەکەی و بۆ خەڵکو و بۆ ئێران شێ بێ. بەڵێ سەرەتا سوپاسی کەناڵی ڕووداوەکەم بۆ ئەم دەرفەتە. ئەگەر شتێکی وا ڕوو بدات لە بنکەی نەتانز طبعاً چی دەرەچێت گازێک دەرەچێت کاکی و بە ناوی یۆرانیۆم هێکسافلۆرایت. ئەم گازە گازێکی شەهراویە، گازێکە کە توانێت کالێکێکی زۆر بەرزی هەیە و ئەم گازە بەکاردێنرێت بۆ پیتاندنی یۆرانیۆم. ئەم گازە لە پلی گەرمی ئاساییدا ڕقە، بەڵام کە پلی گەرمی بەرز بێتەوە بۆ 56 و زیاتر بە شێوەی گاز بە شێوەی ئەبێتە گاز، کە گاز و بڵاو دەبێتەوە. ئەم گازە بۆ چی بەکارێنرێت؟ بۆ پیتاندنی یۆرانیۆم و هەرا بۆ جیاکردنەوەی ئایسۆتۆپەکانی یۆرانیۆم بەکاردەهێنرێت. کاتێک ئەم ڕووداوە ڕوئەدا، ئەم تەقینەوانە ڕوئەدا، ئەم گازە بە دوو شێوە خۆی دەرئەخات، بە شێوەیەکی کیمیاوی و بە شێوەیەکی فیزیاوی. بە شێوەی کیمیاوی ئەوەیە کە ئەچێتە هەواوە لەگەڵ شێی هەوا کالێک دەکات، کە کالێکی کرد دوو مادەی سەرەکی دروست دەکات، ئەوانی یۆرانیل فلۆرایدە لەگەڵ هایدرۆجین فلۆرایدە، کە ئەمانە مادەی زۆر زیان بەخشن و مادەی ژەهراوین بۆ تەندروستی مرۆڤ. هەرچی لایەنە فیزیاویەکەیە لەگەڵ ئەو تەقینەوەنە گەرمیەکی زۆر دروست دەبێت، کە گەرمیە زۆرەکە دروست بوو هەم ئەم گازە یۆرانیۆم هێکسافلۆرایت ئەبێتە هەڵم و ئەچێتە هەواوە، ئەوە بێتە هۆی پیسبوونی هەوای دەوروبەر. باشە، ئەمەی کە سیستمی خۆپارێزی و وانەی هەندێکم باس کرد لەم بنکە ئەتۆمیانەدا چۆنە، ینی چۆن کاری تیاکراوە؟ وەڵا کاکیوە ئەو بنکانەش وەکو هەموو بنکەکانی تر ینی کۆمەڵی سیستەم لە خۆ دەگرێت. سیستەمی ساردکردنەوەیان هەیە، سیستەمی هەواگۆڕکیان هەیە، سیستەمی ئاگادارکردنەوەی کارەباوی و کەڵ و ئاگریان هەیە. کاتێکەوە بەرزەبرێکی خارجی ئەکەون لەوانەیە موشکی ئاسایی نەیانگاتێ، بەڵام ئەو موشکەی کە جەنابەت باست کرد بە دڵنیاییەوە ئەیگاتێ زەبرێکی زۆر کوشندە دروست دەکات، پەستان بەرز ئەکاتەوە. لە کارکەوتنی هەر یەکێک لەم سیستەمانە ئەبێتە هۆی لە دەستانی دامەزراوەکە. چۆن ئەوە دامەزراوەکە لە دەستەیە، بەڵام کاریگەریە گەورەکەی تەقانەوەی ئەم بۆ نمونە فۆردۆ چییە؟ بەڵێ ئەگەر بتەقێتەوە کاکی وایە یەکەم جار تەماشاکەین گازێکی زۆر ئەچێتە هەواوە. ئەم گازەکە باسمان کرد گازێکی ژەهراویە ئەچێتە هەواوە. مەبەست ئێستا کەڵی ژەهراوی زۆر گاسەیە ژەهراویە، بەڵام ئاستی ژەهراویەکەی چییە؟ ئاستەکەی ئەگاتە ئەوەی کاکیەوە ئەگەر بەس بەر پێسمان بکەوێت ئەیسوتێنێت، بەر چاومان بکەوێت کوێری ئەکا. ئەگەر لە ڕێگەی هەناسەدانەوە بڕواتە ڕێڕەوی هەناسەوەمانەوە سلەکانمان لە کار ئەخا، گەرومان هەڵ ئاوسێت و پاشان یەکێکی تر لە فاکتەرە زۆر گرنگەکان کە ئەم گازە دروستی ئەکات ئەوەیە کەوا ڕێژەی کالیسۆم لە خوێنە ئەگۆڕێت کە ئەبێتەوە خۆی لە دوجار ئەبێتەوە هۆی مردن. ئاستەکانی کاریگەریەکەی بۆ نمونە سەرەتا کە شتێکی وا ڕۆ بدات چەند کیلۆمەتر کاریگەری هەیە، دواتر چەندی تر کەمە بێتەوە، بە پێی ئاستەکان چ گۆڕانکاریێک؟ وڵا یەکەم جار کاگی وەستوتانە، ینی تیشەکە ئەوەندە بەقووەتە، ئەوەندە گەرمیەکەی بەقووەتە، ئەوانەی لە کۆڕەکەیان لە کۆڕی ئەو مەفاعیلەنەوەویان طبعاً بەسووتان، ینی هەموو دەبێتە وەکو بڵێ ئەبێتە هەڵم، ئەوەندە بەرزە، چونکە ئەو ئینەرژیکەوە دەرئەچێ ئینەرژەکە لە حدودی میلیۆن ئەلکترۆن ڤۆڵت، ینی ئینەرژێکی زۆر بەرزیان هەیە، بۆیە ئەوانەی دەوروبەر بەڕاستی وەکو بڵێ ئەبنە خەڵوت هەروایە. بەڵام وردە لەگەڵ بە یاسایەکمانە کە پێی ئەوترێ ئینڤەرس کوێلۆ هەرچەند دوورکەوینەوە لە مەفاعیلەکەوە وەکو سووتانەکە کەم ئەوێتەوە. بەڵام تا چەند کیلۆمتر کاریگەری ئەمە دەبێت اینجا لە قورسەوە بۆ سووک؟ وڵای کاکی وا دیاری نەکراوە پێی قورسی و ینی مەفاعیلەکە ئەکەوێت ئایا چەند قەبارەکەی ئەوە دیاریەکە چەند کیلۆمەترەکە ئەن کیلۆمەترەکە بەڵەوە دیاری نەکراوە. کاریگەری لەسەر وڵاتانی دەوروبەرە بەتایبەتی لە ئەگەر کەشەکە بڵێن هەوا هەبێ ڕەشەوا هەبێ ئەوانە بەدڵنیاییەوە بڵێ بەتایبەت وڵاتانی کەنداو ئەگەر ئێمە حسابێ بۆ بکەین ئەو باەیە کە لە ئێرانەوە دەڕوا بەتایبەت لە بوشەهرەوە ئەگەر تەقینەوەکە لەوێ بێ ئەو وڵاتانەی کەنداو بە دەرەجە یەک کوێت کە تقریبا 300 کیلۆمتر لە بوشەهرەوە دوورە. دووەمیان عێراق بەسڕە، شاری بەسڕەکە زۆر نزیکە لێەوە، بەحرێن بە تایبەت ئەو وڵاتانە بە دەرەجە یەک تەسیل لەوان دەکا.
دوای ئەوان بەحرێن و قەتەر و ئیماراتن بە پلەی دووەم و کوردستانی خۆشمان بە ئەوەش نەشارینەوە خۆشبەختانە کوردستانی خۆمان تقریبا 800 کیلومتر لە بوو شەهرەوە دوورە یعنی کاریگەریەکەی لەسەر کوردستان لە هەمویان کەمترە بەهۆی دووریەوە بەڵام ناتوانین بڵێن فەرامۆشیکەن بەڵام لە چاو ئەوانی ترە کاریگەری لەسەر کوردستانی خۆمان زیانێکی ئەوە زیان بۆ سەر مرۆڤ چه زیانێکی ژینگەی و زەوی و مەسەلەن کوشت و کاڵ و کەش و هەوا ئەوانە دروست بە دڵنیاییەوە کاکیەوە ئەوانە کە ئەتەقەنەوە مخەلەفاتیان هەیە ئەچنە هەواوە کە چوونە هەواوە ئەبێتە خۆی پیسبوونی هەوا پیسبوونی خاک پیسبوونی ئاو یعنی هەر یەکێک لەو مخەلەفاتانە ئەگەر باسی کە نیوەتەمەنێکی درێژی خۆی هەیە کاتێک لە ئاوایە ڕنگدانەوەی لەکوێ خۆی ئەبینێتەوە لە ڕۆکەکانە یاخود لە کشتوکە بەرهەمە کشت و کاڵیەکانە دواتر لە تەندروستی ئاژەڵانە چونکە ئاژەڵان ئەو ئاوە بەکارن ئەو ئاوەش پیس بووە و نیوەتەمەنیشان زۆر درێژانی لە حدودی مادەیەکی وەکو یۆرانیۆم یا پلۆتۆنیۆم لە حدودی بە هەزاران ساڵ نیوەتەمەنی درێژە بە ئاسانی لەناو ناچێت بۆیە ڕنگدانەوەی لەسەر بەروبوومە کشت و کاڵیەکان بە دڵنیاییەوە دەبێت. جا ئەو قسەیە من ئەگەڕێنەوە بۆ شتێک بە تایبەتی کە زۆر جار دەوترات گومان دەکرا بۆ نمونە لە دوای چەکی کیمیایی کە بەرهەڵە بجەکە و دەوترات دوای چەند ساڵێک کاریگەری لەسەر کوشت و کاڵ و ئاو خۆراک و ئەوانە دەمێنێتەوە ئەوەی کە جەناوت باسیەکەی هەزاران ساڵ ینی هەر دەمێنێت بەڵێ کاکی واسیکە ناڵم یۆرانیۆمی تا یۆرانیۆمیش یعنی تەمەنی درێژە نیوەتەمەنی درێژە ئێستا هەندێک مادەی ترمان هەیە وەکو سیزیۆم وەکو سترۆنشیۆم کە نیوەتەمەنیان لە 30 ساڵە یانی دوای 30 ساڵ چالاکیتی شکدانەکانیان ئەبێتە نیوەی خۆی بەڵام یەکێکی پلۆتۆنیۆم یەکێکی وەکو یۆرانیۆم ئەمانە نیوەتەمەنیان درێژە لە نەتەنز و فۆردۆ ئەوانە هەیە بە دڵنیایی ئەم مادە بەڵێ هەیە ئەوانە ئێوە شارەزان بە تایبەتی من هەندێک زانیاریم باس کرد نازانم ئەگەر هەڵەی کتابێ ڕاستی بکەرەوە بۆم یەکەم دووەم لە 160 ئێستا دەوترێت لە 160 تێپەڕیوە لە 160 ئەوەیە کە چەکی ئۆتۆمی پێ دروست بکرێت بە دڵنیاییەوە بڵێ چونکە کێشەکەی لە چیە خۆی ئێمە یۆرانیۆمی 235 بەکاردێنین ینی ئەوان یۆرانیۆمی 235 لە نەچڕەڵە لە تەبیعەتە لە تەواوی یۆرانیۆمەکانە ینی ئایزۆتۆپەکانی یۆرانیۆمە لە 0.7 یۆرانیۆمی 235مان هەیە لە 0.8 نه 238 ئەسڵەن ئەوە نییە ینی رادیۆئەکتیڤە بەڵام چەکی ئەوەی لێ دروست ناکرێت بەڵێ 235 لێ دروست دەکرێت بەهۆی کرۆس سێکشن ئێریاکەیەوە بەڵام طبعا بە پیتاندن ئێران ئەوەی کە ئەیڵێن لە 160 تقریبا گەیشتووە ینی چڕی کردوێتەوە ینی ئەمە چەکی ئەتۆمی پێ دروستەکە ئەگەر بەکاری بێنێ بەڵێ ئەگەر بەکاری بێنێ ینی ئێستا ئەوەی کە دەوترێت من باسم کرد 3000 سنتریفیوژەیە ئەوەی جاکەرەوەی نێوەندی ئەوەی کە یۆرانیۆ باڵێن ئەتۆمەکە دروستەکە وانە 3000 لە فۆردوو هەبێت لەم چەند ڕۆژی ڕابردوو سێرچێکی ترم کرد هەندێک لەبارەی نەتەنزیشەوە باسی ئەوە کراکە نزیکەی 4000 بۆ 5000 سنتریفیوجی تایە ینی ئەمانەوە ئاکات کە چەند کڵاوی ئەتۆمی لێ بەرهەم بێت ینی ئەتوانێت زۆری لێ بەرهەم بێت تاکیوە بە پێ ڕێژەی پیتاندنەکەیە چەند پیتاندنەکە پێشکەوێت چەند بتوانێت مادە یۆرانیۆمی 235 زیاتر بەرهەم بێنێ ئەوەندە ئەتوانێت کڵاوی ئەتۆمی زیاتر دروستکە ئەمە لە ڕووی نێودەوڵەتیەوە یاسای نێودەوڵەتی بە تایبەتی لێدان لە بنکەی ئەتۆمی بۆ چکە زیانێک و خۆتکەوت زیانەکەی زۆر گەورەیە ڕێگە پێدراوە بۆ منە ئیسرائیل بنکەی ئەتۆمی نەتەنز یان فۆردوو بتەقێنێتەوە بە هیچ جۆرەك ڕێگە پێدراونێ کاکیوە چونکە ئێمە یاسایەکیمان هەیە پێوترێ یاسایەکی نێودەوڵەتیمان هەیە یاسای ئەو یاسایەوە ئەکا کە ئێرانی یەکێکە لە وڵاتانەی کە پابەندی ئەو یاسا بۆ بە فەرمی 127 وڵاتە پابەندی ئەوەن کە بە هیچ جۆرێک چەکی ئەتۆمی بەکار نهێنن تا ئێستش ینی تا ئێستش کە بەکار هاتوێ دوو جار چەکی ئەتۆمی بەکارهاتوە چەکی هایدرۆجینی هەر بەکار نەهاتوو کاکیوە بەڵام چەکی ئەتۆمی بەکارهاتوێ دوو جار ئەوەش وەگەزانین لە هێرۆشیما و ناکازاکی لە ساڵی 1945 لەوێ بەکارهاتوێ دوای ئەوە چەکی ئەتۆمی بەکار نەهاتوە چۆن بۆ شەهر دامەزراوەی بۆ نمونە فۆردوو نەتەنز ناوچەکەیان دەبێتە ناوچەی قەتەخەکراوە ئەگەر هات تەقینەوەیەک ڕووبدا بەتایبەت بە باسی بوو شەهرکەن کە مخەلەفاتی نەوەوی زۆری لێ سیزیۆمی لێ مخەلەفاتی نەوەوی لێ سیزیۆمی لێ سترۆنشیۆمی لێ ئایۆدینی لێ پلۆتۆنیۆمی تیە ئەمانە کاکیوە ئەگەر بتەقێتەوە هاوشێوی چێرنۆبڵمان بۆ دروستەکە چێرنۆبڵ چۆن ئەنی ئەو منتیقەیە ئەبێ چۆڵ بکرێ و ئەبێ قەدەغە بکرێ قەدەغی هاتوچێتیا بکرێ ئەبێ ئەو چینەی سەرەوەی خاکەکە بە تەواوەتی هەڵبگیرێت
و هەروەها چاودێریکی بەردەوامی خاک و خۆڵ بکرێت لە ڕووی مادەی تیشک دەرەوە و ئەخیریش کە زۆر مهمە ئەم مخەلەفاتەکە دیپریزی پێڵێن پاشماوە نەوەویەکە ئەبێ یعنی لە چاڵ بنرێت یعنی بە شێوەیەکی زانستیانە وەکوڵی بنێژرێت یعنی بشارێتەوە هەڵبگیرێت. ئەوەی کە باسم کرد فۆردوو بە تایبەتی 800 متر ینی بە دیواری کۆنکرێتی و بە بەرچۆتە ناو زەویەوە پرسیارەکەم لەوەیە ئەگەر بۆمبێکی لەو شێوازەی جیبیەوەکە بۆی بنێردێ بتەقێتەوە ئەو 800 مترش هەڵەتەکەێنێ لە دڵنیاییەوە بڵێ بە دڵنیایی چونکە وزەیەکی زۆر هائیل هەیە خەزم کراوە دەرئەپەڕێکە دەرپەڕی ئێتە دەرەوە بەڵێ بە دڵنیاییەوە هەڵیەتێکن. زۆر سپاس دەکەم دکتۆرەتی بەورامی زۆر سپاس کە بەشداریت لە بەرنامەکەم بەسوود بوون بەخێر. زۆر سپاس سەلامەتی سپاس دەکەم.